کاتێک باس لە جێکەوتەکانی جەنگەکەین ئەوە بێگومان کاریگەری لەسەر زۆر لایەن دروستەکە. یەکێک لەو لایەنانە بابەتی پەروەردە و خێزانە. جا بۆی کێمە پەروەردەیەکی دروستینەوەکانمان هەبێ و پێویستەکە خێزانێکی تەندروستمان هەبێ، بەڵام زۆر جار بەهۆی ئەو پەشێوی و قەیران و ڕووداوانەی کە ڕوو ئەدا هیچ ئارامی و هیچ خۆشێک لەناو ماڵەکاندا نامێنێتەوە، گرفتەکەوێتە سەرجەم سێکتەرەکانەوە بنمونە لەلایەنی پەروەردەوە ئێمە ئەمڕۆ گرفتمان هەیە، کێشە خێزانەکانمان زیاد بووە. کۆمەڵێک ڕووداوگەلێکی زۆر ڕوودەدەن کە کاریگەری لەسەر لایەنی پەروەردەی و خێزانیمان دروست کردو. ئێمەش لەم تەوەرە بە گرنگمان زانی باس لەو جێکەوتانە بکەین و بزانین گرنگترین ئەو ڕێنماییانە چین کە دەتوانین بیگرینە بەر لەم کاتانەدا. باسیم بابەتاکەین بە میوانداری بەڕێز خاتو ئیمان سەلام، ڕێنمایی کار و ڕاهێنەری پەروەردەی کە لە سەعودیە لەگەڵمانە. مامۆستا ئیمان بەخێر بێی. سپاس بۆ ئامادەبوونێت. وەک سەرتاش ئاماژەم پێکرد، جێکەوتەی جەنگ زۆرە. یەکێک لە بابەتانە جێکەوتەی لەسەر پەروەردە و خێزان هەیە. ئەم لایەنە تا چەندێک گرنگە بۆ کۆمەلگاوە، چ کاریگەریەکی ئەم ڕووداوانە لەسەری هەیە؟ بگومانێمە هەر کە ناوی جەنگە هێنین ڕاستەوخۆ مشکمان بۆ شتی سلبی و شتی لاوەکی و ئەو شتانەی کە کاریگەری نەرێنیمان لەسەردانن، چکە هەر خۆی وشەی جەنگ لە خۆیە ئەرێنی هێن نییە، یعنی لایەنێکی پۆزتیفی نییە. بێگومان کۆمەڵێ کاریگەری ئەبێ بەسەر کۆمەڵە سێکتەرە و خۆزگە ئەو کەسانی کە بناغی جەنگەکە دانێن ئەم مەترسیانە بە باشی بیر لێ بکەنەوە ببینن، چونکە بەڕاستی ئەتوانین بڵێن جێکەوتەکانی بۆ بە تەقریبی بۆ 10-15 ساڵ بەجێ ئەهێڵێ ئەگەر جەنگەکە لە ناو شوێنەکەی تۆشانە بێت. ئێستا بنمونە حاڵەتێک وکو ئەم بارودۆخەی ئێستا جەنگەکە لە ناو وڵاتی ئێمەیانیە، لە ناو جێگەکانی ئێمەیانیە تا ڕادەیەک کە هەرچەنە خەریکە بەلئەهاوێ، بەڵام کاریگەریەکەی بەسەر تاکەکانی ئێمە بۆ ماوەی 10-15 ساڵ جێ ئەمێنێ ئەگەر هەر ئاوا بەردەوام بێ. جا چجا بگا بۆ کۆمەلگایی کە خۆی جەنگی تیابێ، خۆی تایە کوشتارگە هەبێ، جەنگ هەبێ. ئەمە کۆمەڵێک بۆ سەر کۆمەڵێک لایەن بە چۆن بڵێن بەزەقی کاریگەری دانێ. یەکێک لەو لایەنانە لایەنی پەروەردەیە، یەکێک لەو لایەنانە لایەنی دەرونی تاکەکانە، یەکێک لەو لایەنانە لایەنی خێزانە. ئەم لایەنانە زۆر بەرکەوتەیان ڕاستەخۆ لەگەڵ جەنگەکەیە ئەبێ، بۆ چونکە هەمووی ئیشکردن لەناو ئەم سێکتەرانە ئیشە لەسەر مرۆڤیش لە ترس بەرپرسە و پێک هاتووە لە ترس. دڵە ڕاوکێ و ترس وا لە مرۆڤەکە وا لە تاکەکانەکە کە کێشەی ئەمانی بۆ دروست بێ، کە کێشەی ئەمانی بۆ دروست بوو خۆمان نەزانین ئەمان و مانەوە لە ژیان یەکێکە لەو خاڵانەی کە ئینسان یەکسەر پەنای بۆ ئەبات و بە گرنگتری ئەزانێ وەک لەوەی کە بڕوات لە بوارێکە وەک بواری پەروەردەیە خۆ وەک بواری گەشەدان بە خودی خۆی ئیش بکە. بۆیە کە ئەمە دروست بوو لە لای تاک هەستی ئەمان نەما، جارێ لە پێشە ئەگەڕێ بە دوای ئەوەیە هەستی ئەمانەکەی سابتکە. جا بۆچی گرنگە لە بواری پەروەردەیە کاریگەریەکان کەم بکرێتەوە؟ چونکە ئەگەر ئەوە بەردەوام بێ کاریگەری لەسەر پەروەردەی هەر لە مناڵێکەوە دا ئەنێ هەتا مامۆستایەک، چونکە هەر لە پرۆسەی فێربوونی مناڵەکەەوە دەست پێەکە هەتاوەکو پەکخستنی پیشەی مامۆستایی. من ئەم شەوی ڕابردووە کەسێکی خۆم باسی لەواکەی تا ئێستا مناڵەکەمای لە بنەڕەتیەکانە تا ئێستا گروپێکی خوێندنیشی بۆ دروست نەکراوە کە ئەبووە خوێندن تا ئێستا بە ئۆنلاین بەتاڵەتی دەستی پێ بکردایەوە وتر منداڵ وەکو پێویست خوێنی خۆی بکردایانی ئەکرێ لە ساڵەکانی داهاتۆ مناڵە بەڕاستی چی فێر بێ لە بابەتی خوێندن؟ ئەگەر ئێمە ئێستا بەرکەوتی کۆرۆناین خۆمان، جارێ هێشتا برینەکانی کۆرۆنا ساڕژ نەبووە لە ناو مناڵەکانمانە، هێشتا نەمانتوانیوە لە بازنەی 1 و 2 ئەمە سابتکەین تێپەڕێ بۆ بازنەی 3 و 4 بەرەوسەرەوە، نازانێ کوردیەکی پەتی بنووسێ، نازانێ حرفە کوردیەکان و عەرەبی و ئەمانە لە یەکجیا کاتەوە کە ئێمە بە ئەساسیترین زمانی دایکە کە کوردیە ناتوانێت لێکی کاتەوە. بۆیە ئێمە هێشتا لەم برینە تێنەپەڕیوین، هێشتا برینێکی تر هاتە سەرمان، ئەبووە میکانیزمێکی تر بەکار بهاتە. هەر لەو کاتەیە ئێمە تەجروبەمان کرد، ئەزمونمان کرد پێیە تێپەڕین لە ئەنە سلبیەکانمان بۆ دەرکەوت. ئەبووایە لەم جارەیە کە ئەمەمان بەسەر هاتەوە ڕێوشوێنی باشتر بگیرایە بەر، ئەبووایە خێزانەکان ئامادەتر بکرانایە. هەر لەو کاتەوە هەڵمەت هەبوایە بۆ منداڵەکانمان بۆی کە فێری ئەو بکرێن بە پاڵپشت لەگەڵ خوێندنگەیە دایک و باوکەکانیش ڕابهێنرێن لەگەڵەوەی کە چۆن مناڵەکانیان ئەگەر قوتابخانەش نەبێ. جا بۆیە ئێمە دایمە لە بواری پەروەردە وەک ڕێنماییکاران ڕۆڵێکی باشمان ئەبێت هەبێت لەوەی کە دایک و باوک و پرۆسەی خوێندن وا ڕابهێنین یان فێریان بکەین کە خوێندن تەنها ئەوە نییە کە کەسێک تۆ فێر کات، ئەبێ خۆت وردە مناڵەکەت فێر بکەی کە خۆی لە سروشتەوە فێر بێت.
وانەکانی خوێندن بچێتە ناو سروشتەوە بۆ ئەوەی کە هەر چاوەڕێوە نەبێ مرۆڤێک شتەکانی پێ بڵێت، چاوەڕێوە نەبێت کە مامۆستای خۆ ڕاستە ڕۆڵی مامۆستا ڕێنماییکارە ئاراستەکارە ئەبێتەوە مامۆستایەکت بەردەوام لەگەڵا بێ. بەس کاتە مناڵەکەت فێر بوو خۆی لە سروشتەوە فێر بێ یان خوێندکارەکەت فێر کرد خۆی فێر بێ، لە کاتێکشە کە مامۆستاکەش نەبوو ئەتوانێت هەر ئاراستەکردنی لە ڕێگەی شاشەکەەوە مناڵەکە فێر بێت. بەرپرسیارەتێکی هەیە لە ئەستۆی ئەتوانێت و کاتە جێبەجێ بکات. ئەتوانین وەک بەرپرسیارەتی فێری بکەین، نەک ئەوەی کە وەک ناچاری بێنین داینیشێنین لە هۆڵەکانی خوێندنە. ئێمە چونکە ئەم سیستمەمان هەبووە مناڵەکانمان ناچار کردووە نیزامێکی عەسکەری جاران مناڵەکە هەر دانیشە بەلای مامۆستایەکەوە، ئێستش مناڵەکە قورسەوەی دانیشە بەلای ئایپادێکی بێگیانەوە شتەکەی فێر بکە. بەڵام ئەگەر ئێمەوە هاتوو فێرمان کرد ئەدەی ئەگەر تۆ توێ فێری ژمارەکان بیت ئەدەی وەرە بە کتێبەکانی ماڵەوە ژمارەکان ڕێخین، بە کەوچکەکانی ماڵەوە، بە چنگاڵەکانی ماڵەوە، بە نیسک و نۆکەکان جیاکەینەوە بیان ژمێرین، بە گوێزێک دانیشین گوێزەکان بژمێرین. ئەمانە چی لە مناڵەکە ئەکاوا لە مناڵەکە کە خۆی لە سروشتەوە فێر بە پێویستی بەوە نەبێ هەر کەسێک بەسەرسەریەوە بە ئیجباری داینیشێنێ. ئێمە بۆیە بەردەوام هاواری ئەوەمانە با خوێندن لەوە چێتە دەرەوە لە هۆڵەکان بچێتە دەرەوە. یەکێک لەو ڕێگایانێک کە ئەتوانرا لە سەردەمی کۆرۆنایە ئیشی لەسەر بکرێ ئەم ڕێگایە بوو، پەرەی پێ بدرایە بۆی منداڵەکان بتوانن بەشێکی خوێندنیان لە ماڵەوە بکەن، بۆی فێر بن ئەگەر مامۆستاکەش نەبێ ڕابێن لەسەرەوەی کە خۆیان بتوانن بۆ بەرپرسیارەتی هەستن. مامۆستا بوونی لە تەوەری پێشووترماندا باسمان لە پاراستنی دەروون کرد، بوونی ئەو هەموو هەواڵ و ئەو هەموو قسە و باسکردنە لەسەر لە نێوان خێزانەکان لە نێوان شاشەی تەلەڤیزیۆنەکە نێوانی دایک و باوک هەموو ئەمە ئەگوازێتەوە بۆ دەرونی منداڵەکە کاریگەری خراپ بکاتە سەر دەرونی مناڵەکە بەوەی ئەویش کاریگەری هەبێ لەسەر ئێستا پرۆسی خوێندنی ئۆنلاینەیە لە خوێندنە ئۆنلاینەکە یا کاریگەری خراپی لەسەر دروستکات و بیری هۆشی لای جەنگ و درۆن و تەقینەوە و ئەوانە هەبێ. بێگومان کاریگەری 100% کاتە سەر، چونکە ئەگەر ئێمە بین لە سایکۆلۆژیای مناڵ وەرببینەوە منداڵ لە چاوەکو تەمەنی 10 ساڵیش وا هەستەکات ئەوەی کە گەورەکان ئێڵێن تەواوە، وا هەستەکە ئەوەی کە گەورەکان ئێڵێن بەبێ فلتەرکردن یەکسەر لە مێشکی خۆیە ئەڵێم مادەم ئەم کەسێکە لە بە قەبارە لە من گەورەترە کەواتە قسەکانی تەواوە، کاتە بۆ باوەڕکردن زۆرتر و زووتر باوەڕەکە. و لەبەرەوەی کەسێکی کەم ئەزمونە تەمەنی بچووکە هەنێشت هەیە نەیبینیوە و نازانێ ڕاستەخۆ باوەڕی پێ ئەکات. بۆ نمونە کاتێک کە وشەی جەنگ دەستاوەژەی جەنگ بەکاردێت دەڵێ درۆن دەکەوێتە سەر ناوچەکە، ئەم یەکسەر وێنەی ئەوەکە کە ئەم ماڵەی ئەم درۆنەکەی بەربکەوێت، کەواتە ڕاستەخۆ دڵە خوورپەیەکی لە دەستدانی ئاسایشی بۆ دروستە بێ لە ماڵەکەیە، کەواتە لایەنی دەرونیەکەی وا لە یەکات کە بەردەوام خۆی حازرکە بۆی کە شتێکی بەسەر بێت کە ئەمان لە دڵیا دروست بوو. ئەمەلێکی وای نامێنێ بە پرۆسەی پەروەردەکە، ئەمەلێکی وای نامێنە بۆی کاڵێکە من خۆم هیلاکەکەم خۆم ماندووەکەم وا هاتو درۆنێکم بەرکە وا هاتو شتێکم بەرکەوت، کەواتە وا لە مناڵەکە کات ساردیەکاتەوە. یەکەمین کاریگەر کە بۆ سەر لە ئەنی دەرونی مناڵەکە دروست دەبێت ساردکردنەوەیەتی لەوەی کە هەر هەوڵێک کە دایک و باوک ئاراستەیەەکە کە مامۆستا ئاراستەیەەکە پەشیمانی کاتەوە. دواتر ئەکرێت یەکێک بێت لەو تراومایانی کە لە سەردەمی مناڵیە بۆ منداڵ دروست دەبێت. وای لە دێت کە بەردەوام بیر بکاتەوە لە بارودۆخێکی ناهەموارایە ئەگەر هەیە چەند خولێکێکی تر شتێکی لێ بەسەر بێت. وەزائیدن یەکێکی تر لەو کاریگەریانی کە ئەتوانین بڵین دەستگا ڕاگەیاندنەکانیش ڕۆڵیان هەیە لەوەی کە دروستیەکەن لەسەر منداڵ گواستنەوەی ئەم هەواڵانەیە ڕاستەخۆ بۆ هەموو ماڵێک و بۆ هەموو جێگایگەین لە هەور جێگایەک مناڵێک ئەبینی هەموو ماڵی ئێستا نیە مناڵێکی تیانە بێت. ناکرێت ئەبەم شێوازە لایەنە ڕاگەیاندنەکان بەبێ فلتەرکردن بەبێ ڕەچاوکردنی منداڵەکە بابەتەکان وا بەقوڵی بگەێنن یاخود بە شێوازێکی وا بگەێنن بەبێ سانسۆر مناڵەکە لی تێبگا. ئەکرێت بە شێوازێکی وا دابڕێژێتەوە. ئێستا بینین ئەو کەسانی کە لەگەڵ مەعالی احترامم بۆ بەڕێستان کە بێژەرەکان بەشێکیان ئیش لەسەرەواکەن ئەو نەسادە قسە بکەن مناڵەکە شتێ بگات. ئەمە شتێکی زۆر زۆر باشە بۆ ئەو بابەتانی کە گەشە پێدانی مرۆین بۆ بابەتانی کە پەروەردەین زۆر زۆر باشە. بەڵام بۆ بابەتی هەواڵ بۆ بابەتی ڕووداوی لە ناکاو نابێت و ئەمەندە بە شەفافیت قسە بکەی منداڵەکە لا گەورەکە باشتر تێبگات. بۆ ئەمە وەکو یعنی چۆم لە کتێبینیەکە کە ئێمە وەکو پەروەردەکاران هەستی پێکەین منداڵەکە زۆر باش ئەتوانێمە لە تۆ وەرگێت. ڕاستەوخۆ لە مێشکی خۆیان چەندەها لێکدانەوەی بۆکە. ئێمەش ناتوانین سەیتەرە بەسەر مێشکی ئەم مناڵەیە بکەین لێکدانەوە بۆ ئەم شتە نەکات. بۆیە باشتر وایە یان خێزانەکان خۆیان بەرپرس بن لەوەی کە کەمترین هەواڵی ناخۆش بگاتە مناڵەکان، کەمترین هەواڵی ناخۆش بەر خوێندکار بکەوێت. لەوانەیە خوێندکارەکە بەهۆی ئامێرەزیرەکەی دەستی خۆیەوە بیبینێت
بەڵام با تۆ هۆکارێک نەبی لە ناو ماڵەکە تا باسی جەنگ بێ کە هاوسەرەکە دێتەوە ماڵەوە با باسی جەنگ نەبێت لەناو با باسی شتێکی تر بێ. ئێستا نەورۆزی کوردەواریە، ئێستا چوونە دەرەوەی خۆش هەیە، ئێستا ئەتوانرێت کەشی خێزانەکە ئەگەر نشتیتە دەرەوە لە ناو ماڵەکەی وا لێ بکرێت لە جەنگەکە دووری خەیتەوە. ئەمە لە پێنا ئەوە ناکە منداڵەکە وا لێ بکەی بڵێ وەکو جۆرێک لە فێڵی لیەکەم نا، بەڵکو ئەمە لە پێنا و بەرژەوەندی خۆیەتی لەم دۆخەیە کەمترین زیانی دەرونی بەربکەوێت. خۆ ئەگەر ئێمە بین بەردەوام ڕووماڵێکی تربین لە ناو ماڵەکەیە بۆ جەنگەکە کەواتە مناڵەکەمان بەردەوام لە ناو چیا بوو، بەردەوام لە ناو جەنگا بوو. بۆ یەکێک لەو کاریگەریە گەورانە کە دروستی کات دەستگا ڕاگەاندنەکانە بۆ داواکارم بتوانن هیچ نەبێت ئەگەر هەواڵەکانیش فلتەر ناکەن بە شێواز و زمانێکی وا بوترێ کە منداڵەکان کەمتر لێ بۆکش زۆر ڕۆڵێ بێلەوەی کە دوورکەونەوە لەو شتانی تۆ کات بۆ خێزان و بۆ منداڵ و ئەوە تەرخامکە و یان وەکو جەنابە داماژت پێ کرد قیچێکە گەشتێکی خۆش بکە مەسەرەن یاری لەگەڵ مناڵەکەیەوەکە بۆی کە مناڵ تەسی نەکات چکە بۆ درێژایی تەمەنی پێم وای بێت ئەمە ئەمێنێتەوە لە زێهن و لە مێشکە. بێگومان گرتەیەکی ڤیدۆیی زۆر جوانم بینی باوکێک وە بزانم ئەبێ بەڕێزیشتان بەرچاوتان کەوت بێ لە پشتی سیارەکەی خۆیەوە کە سیارێکی بارهەڵگری پێبوو کەشێکی خێزانی زۆر جوانی دروست کرده بوو بۆ سەیران پشتی بارهەڵگرەکەی باڵێ بڕوا بکەن. من چێژم بینی کە سەیری ڤیدیۆکەم کرد بارهەڵگرەکەی کردبوو بە سەرقەپات و لە ناوەوە سۆپایەکی دانابوو کۆمەڵە ئەدەواتی دانابوو دانیشتە بوون مناڵەکانی بردبوو دەرەوە لە دەرەوە لە ناو دەشتێک لە دەرەوەیان ئەبینی و لە ناوەشەوە سەرماشیان نابوو. ینی من چێژم لەوە بینی کە بەو سادەییە توانیوێتی چێژ دروستکە لە ناو خێزانەکەیە مەرجنیە هەموو کاتێ بۆ دروستکردنی چێش تۆ پارەیەکی باش سەرفکەی لایەنێکی مادی خۆت بخەیتە ئەوە یاخود ئەبینین دایک و باوک لە ماڵەوە دانیشە خواردنێکی خۆشدانێن وەکو سەیران مامەڵە ئەکەن. ئەمە خۆ مەرجنیە لە ئێستای لەوانەیە هۆشیاری ئەوە بدرێ بڵێن مەچنە دەرەوە یاخود مەچنە سەیرانگاکات بەست ئۆتوانی لە ناو ماڵەکەی خۆتە ئەو کەشە دروستکەیت. دایک و باوکەکە لەگەڵ مناڵەکەدا ئەنیشم قەیچەکە با بچمەوە تۆزە سەردەمی مناڵی سێری فیلمێکی ئەنیمەیشن کەم لەوانەیە خۆشمان پێویستمان پێی بێت. زۆر جار یعنی خۆم کە هەستەکەم لایانی دەرونی یەن هیلاکم دانیشم لەگەڵ مناڵەکەمان سێرێکی ئەنیمەیشنەکەم بڕوا بکە چکە دنیای مناڵ ئەوە نەسادەیە واد لەیەکە ئێمە هەموومان مناڵێک لە ناخمانایە هەموو ئینسانێک مناڵێک لە ناخێت مناڵەکەی ناخت دڵخۆش ئەەکەی هیچ نەبێت. کەواتە دایک و باوک ئەگەر ئەمە تێبگا کە چەند ئەتوانێت بە سادەیی دڵی مناڵەکەی خۆشکە زۆر جار مناڵەکە هەر بە بۆی کە دانیشی دوو قسەی خۆشی لەگەڵاکەی کە چیرۆکێکی بۆ خوێنی تۆ دڵی خۆشە بێت یان بە ڕێکردنی کەلوپەلەکانی ماڵەوە کەرەستەکانی ماڵەوە بێنیتە دەرەوە بڵێ ئادیوەرە لەگەڵ ما چاکی کە لەگەڵ ما دیزاینی کە منداڵ زۆر سادەیە نیای منداڵ زۆر سادەیە. تۆ ئێستا دەرفەتێکی زۆر باشە کە دایک و باوکان لە ماڵەوەن لەگەڵ مناڵەکەیە مادەم خوێندنگە نیە مادەم بابەتەکە بۆ بە ئۆنلاین تو ئەتوانی لە ماڵەوە مامۆستایەکی تربی بۆ فێرکردنی مناڵەکەت خۆت ببی بە مامۆستا چی لەوە باشتر هەموو دایکێک خەمیەتی کە مناڵەکەیەکێ بۆ خوێندنگە هەموو باوکێک لە مەترسیەوەیە ئەڵێ هاوڕەکەی فێری شتێکی خراپی نەکە ئێکەواتە ئێستا ئەم هەلە هەیە بۆ تۆ مامۆستای بە خۆت ببە بە مامۆستایەک و خۆت فێرکەری بە. مامسایمان یەکێکتر لە بابەتانی کە هەیە دەوترێت خێزانەکان ئێستا خۆیان بەرگرانێکی زۆریان لەسەر چ لە قەیران چێ لە ڕوودا و پێشاتانی کەڕۆیەوە لەگەڵی شایستە ئەستۆی فێرکردنی مناڵەکانیان زۆر بەیان کەوتۆتە سۆ بێ ئاگایان لێبێ چاودێریان بکەن چۆن لەگەڵ ئەو بەرگرانیانەیە خۆیان ڕابێنیانی زۆر جار دەبێتە هۆکاری کێشەی خێزانی جیابوونەوە لێکترازان دەکرێت ئێمە هەنێ ڕێنمایی هەبێت کە پێڕۆی بکەین بۆی دووربین لە ئەو پێشات و ئەو کێشانی کە ڕۆدەن لە خێزانە. بێگومان ئێمە بۆیە ئەڵین ئاشتەوای خێزان زۆر گرنگە چونکە لە بارودۆخێکی وەکو ئێستا ئەوەی خێزان یارمەتی کۆمەلگایات هیچ شتێک یارمەتی نادات خۆ بە درێژایی مێژوو هەر خێزان ڕۆڵێکی باشی هەبووە لە بەرەو پێشبردننی کۆمەلگایە بەڵام لە ئێستاە چونکە ئێمە پێویستمان بە یەکگرتنی یەکتری هەیە پێویستمان بە یارمەتی هەیە لە ناو خێزانەکانە ئێستا ڕۆڵە گەورە و گرنگەکەی خێزان دەرەکەوێت کە ئێمە پێشتر چۆن کارمان لەسەر خێزان کردووە ئایا تا چەند ئاشتەوای خێزان لەناو ئێمە گرنگ و ڕۆڵی هەبووە. یەکێک لەو ڕێنمایانە ئەوەیە کە هەتا بتوانرێت ئەو بۆ ئەو کەسانی کە پرۆسی هاوسەرگیریان پێک نێناوە هەتا بتوانرێ ڕەچاوی ئەوە بگرێت کە تۆ چیتە ناو خێزانەوە چیتە ناو ژێر سەقفێکەوە لەگەڵ کەسێکە ئەگەری ڕوودانی هەموو بارودۆخێک هەیە بێت تۆ لە هەموو بارودۆخێکی باش و خراپ هاوڕێ و هاوسەفەر و هاودەم و هاوسەری ئەم کەسە بیت. لە ئێستاە ئەوەنەی ئەبینین تەحمل و سەبر و قەناعەت کەم بۆتەوە
لەناو خێزانەکانە ئەمە بەلایەنێکی زۆر باز ناکەین ئەتوانین بڵین بەشێکی خێزانەکان کە ئەلحەمدوللا بەشێکی زۆری خێزانەکانیش بە قەناعەتن تێئەگەن کە بارودۆخەکە لە دەستی هیچ کانێک لە ئەندامانی خێزانەکەنی و شتەکە لە دەرەوەیە بەڵام بەشێکیش لە خێزانەکانە بینین کە قەناعەتی ئەویان نییە ئەم بارودۆخە لە دەستی پیاوەکەیانی ئێستا بەعامەتەن ژیان و بژێوی قرس بووە ئەبێ هاوسەرەکە لەمە تێبگا وە ڕۆڵی ئافرەت و خانمان زۆر گرنگە لەمەیە چکە خانم ئەتوانێت دایک ئەتوانێت زۆر باش کاریگەری لەسەر مناڵەکانی دابنێ بۆیان ڕوون بکاتەوە کە ئەم قەیرانی دارایی کە ئێستا بەسەرمان هاتووە کاتیە تێ ئەپەڕێ وەک شتێکی کاتی سەیری بکەن مناڵەکان لەسەر ئەمە ڕابهێنێ پێداویستیە کە زۆر زەرور و گرنگ نییە نەیکڕێت ئەو پێداویستیانی کە بۆ جوانکاری و باشترکردنی ژیان ئەڕوا ئەکرێ ئەگەر ژیانەکەش بەبێ ئەمەش بەڕێ بکرێ یعنی دەستگرتن بە پێداویستی سەرەتاییەکانی ژیانە و فێر بکات چونکە بەشێک لە خێزانەکانە بینین مناڵەکە ئەگاتە تەمەنی هەرزەکاری ئەمە فێر نەبووە فێری نەبووە فێری ئەوە نەبووە کە ئەم شتەی داوا کرد نەبێ فێری ئەوە نەبووە کە لە هەفتەکەیە 2 ڕۆژ 3 ڕۆژ خواردنێکی ئاسایی و عادی بخوات لەبەرەوەی لە زڕۆفێکی باشی مادیە هێناوێتی ئێستا کە هاتووە ئەم قەیرانەوە بۆی کۆنتڕۆڵ نابێت یەکێک لەو ڕۆڵە گرنگانی یاخود لەو لایەنانەی کە خێزان ئەتوانێت ئیشی تیا بکات یەکێک لەو کەسانە دایک زۆر گرنگە کە بتوانێت ڕۆڵێکی باشی هەبێ بۆ ڕاهێنانی منداڵەکانی بۆ کەمکردنەوەی پێداویستیەکان وەزایدەن کە تۆ ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کە تۆ زانی لە مۆزعەیە لەوانەیە کاسەی پڕ کەم بێت ئەو کەسانی کە کاسەیان پڕە کەم بن زۆرینەکە و کەسانن کە چاویان لە موچەیە چاویان لەوەیەکە لایانی دارایەکان باش بێت پێداویستی مناڵەکانی پڕکاتەوە کەمانە کۆمەڵێک کێشەی تر دروست دەکەن ئەتوانین بڵێن لایانی داراییەکە لایەنێکی زۆر باشە دایک بتوانێت لە ڕێگەی و بڕوە و باوکان بتوانن هەتا بۆیان نەکرێت ئەو ناخۆشیانی کە لە جێگەی کارەکەیان لە شوێن کارەکەیان بەدەستیانە بەسەریانێت نەیگوازنەوە بۆ ماڵەوە وەک چۆن ئێمە مامۆستاکان ئەڵێن بارودۆخی ماڵەوەت کێشەکانی ماڵەوەت مەبەرە ناو خوێندنگە باوکانیش کێشەکانی کە لە دەرەوە تووشیانە بێ نەیبەنەوە ناو خێزانەکانیان لە ئێستاە ئەتوانین بڵێن ئەم لایەنانێ خود ئەم خاڵانە هاوکارێکە بن بۆ ئاشتەوایی خێزان ئاشتەوایی خێزانیش هاوکارێکە بێ بۆی کە بتوانین پێکەوە کۆمەڵگاکەمان لەم بارودۆخە لانیکەم ئەمەمان لە دەستێت بیکەین بۆ کۆمەڵگاکەی خۆمان مامۆستا بکینە دوا پرسیار تا چەند گرنگە مامۆستا لە گروپی ئۆنلاین نابێ لە ناو پۆلا بێ هاوشانی وانەوتنەوەکەی جۆری لە جۆرەکان دەروونناسێکی ئەرێنی بێ بۆ قوتابیەکانیشی بۆی کەم کاریگەریکی باشخواتە سەر دڵخۆشکردنی منداڵەکان بە جۆر لە جۆرەکان شێوازی وانەوتنەوەی قسەیەکی خۆشە بۆی کە لەو تەنگەشە و لەو ناڕەحەتی مناڵ نەخۆت قوتابی بیر نەکاتەوە بێگومان خەڵێکی زۆر جوانت باس کرد کاک دانیار چونکە بەڕاستی مامۆستا خۆی وشەکەی لە چیەوە هاتووە لەوەی کە تۆ فێرکەرە لەوەی کەسێکە منداڵ خۆشی ئەوێ چاوی لەیەکە مە زۆر جارەڵین وەکو دایک و باوکان ئەوەنی کە بە قسەی مناڵەکەمانەوەنە بە قسەی مامۆستاکەیەکاوەنە بە قسەی خۆمان ناکات کەواتە ئەمە ڕێنیشاندەرێکی زۆر گرنگیە مناڵانەیە بۆیە پێویستە هەر مامۆستایەکە ئیتر بە بەرنامەی زوم بێت بە هەر بەرنمەیەک بێت بە ئۆنلاین بێ بە ناوپۆل بێت کەسێک بێ لەو کەسانی خۆی لایانی ناخی خۆی نفسیەن ئەگەر من دەیمە ئەڵێم ڕجاءن مامۆستایان ڕجاءن ئەگەرە زانی پیشەی مامۆستایی لەگەڵ تۆ ناگونجێ لەگەڵ کەسایەتی تۆ ناگونجێ ئەو تەحمل و ئارامگرتنی کە مامۆستایەک ئەبێ هەی بێ لەگەڵ خوێندکارەکە تۆ نیتە زۆر سوپاس دەکەین بتوانی لە مەجالێکی ترە بەهرەکانی خۆت بخەیتە کار چکە کەواتە تۆ کەسێکی بەهرەمەندی بۆ بواری پەروەردەکردنی منداڵ چکەمە مەسئولیەتێکی زۆر گەورەیە بۆیە گرنگە مامۆستایان لە ئێستاە ئەزانین کە زەختێکی زۆریان لەسرە خۆمان مامۆستاین خۆمان لەگەڵ یانە هاوپیشین لەگەڵ یانە هەستیان پێیەکەین کە بەڕاستی لەلایەنی پەروەردەوە لەلایەنی نەبوونی موچەوە لەلایەنی ئەوەی کە هەست بە شکۆی خۆیەکە لەناو پۆلا لەگەڵ لەناو خوێندکارێکە بە شێوازێکی زیندووانەکەی بڵێ بەڵام ئەمانە هەمووی بخەینە لایەکەوە ئێستا تو ئەرکێکی لەوە پیرۆسترت لەسەر شانە کە تۆ مادەم پیشەی مامۆستایەتی هەڵبژاردووە لە ئەساسەن ئارامکردنی ناخی خۆت پێشەوەی کە بچیتە ناو بەرنامەکەەوە ئەمە زۆر گرنگە وەزایدەن ئێمە وەکو ناوەندەکانی خۆمان ئەومان زۆر پێڕەو کردووە مامۆستایان بتوانن لە ناو وانە ئۆنلاینەکانە چاڵنج بە مناڵەکان بکەن بۆی بێزار نەبن بێتاقەت نەبن چاڵنجێکیان لەگەڵا بکەن ئیتر بۆن منە بۆ وانی داهاتوو کە هاتمەوە هەر خوێندکار و مەتەڵێکم بۆ بهێنێ هەر خوێندکار و وتەی ناودارێکم بۆ بهێنێ هەر خوێندکار و فڵانشت لەناو ئۆنلاینەکەیە جۆرێک لە گفتوگۆ دروست بکات بێگومان کە ئەمە تۆزە ئیدارەدانی هاوکاری ئەوێ لەلایەن ئەو جێگایی کە وانەکەی لێوترێتەوەی تر کە خوێندنگەیە لەدایان دەستی کارگەڕێکەوە بەڵام بێگومان مامۆستاکان ئەتوانن ئەگەر خۆیان بیانەوێت
ئەتوانن ڕێگە و میکانیزمی زۆر باش بەکاربهێنن. وێنەیەکی زۆر جوانم بینی مامۆستایەک لە کاتی وانە ئۆنلاینەکەیە بە خوێندکارەکانی وتبوو جلی وەرزش لەبەر بکەن لە ماڵەوە هەر یەکێکتان مۆبایلەکانتان دابنێن و وەرزش بکەن بەیەکەوە هەمومان وەرزشەکەین. مامۆستاکە خۆشی لەگەڵ یانە وەرزشیە کرد کە مشتێکی زۆر جوانە. وا لە مناڵەکە کات کە هەم چێژی فێربوونەکە وەرگێ هەمیش هاوکارێک بێ بۆی کە بتوانێت بە لایانی ئۆنلاینەکەش سوودێک وەربگرێت. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئیمان سەلام ڕەنمایی کار و ڕاهێنەری پەروەردەیی کە لەم تاورە لەمانە. خوا بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە.